ئازاد هۆمەراوەی نێردراوی پەیام لە دووهۆکە. ئازاد سڵاو لێبێت تۆم کاتت باش. نوێترین زانیاریەکان سەبارەت بە بریندارەکان و سەبارەت بە زەرەر و زیانەکانی تەقینەوەکەی دووهۆک چین؟ بەڵە کارزان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێت. من لە نەخۆشخانەی فریاکەوتنی دەهۆکم تاوەکو ئێستا لێرە لەم نەخۆشخانەیە دوو بریندار ماونەتەوە. دیارە برینی یەکێکیان سەختەوە لەژێر چاودێری چڕدایە و هەروەها دوو برینداری تریش بەهۆی زۆری ڕێژەی سووتانیان کەوا لە نەخۆشخانەی سووتان لە دهۆک خەوێندرابوون. یەکێکیان بەرەو وڵاتی تورکیا بەڕێکراوە چکە ڕێژەی سووتانەکەی زۆر بوو 195 بوو پێویست بەوەیە کردکەوە بۆ چارەسەرکردن ڕەوانەی دەرەوەی وڵات بکرێتن و یەکێکی تریشیان 125 جەستەی سوتاوە ئەو ئێستا لە نەخۆشخانەی سووتانە لە پارێزگای دهۆک. دیارە ڕووداوەکەی شەوی ڕابردوو کەوا بەهۆی غازەوە ڕوویدا بووە هۆی تەقینەوە لە نێو بەشی خوێندکارانی کوڕ بەشە ناوخۆیی بووە هۆی گیان لە دەستدانی 5 هاوڵاتی کەسیانیان پۆلیسن لە نێویاندا کە بۆ ڕزگارکردنی ئەم قوتابیانە چوو بوون بە هەنان وەچوو بوون بەڵام بەداخەوە کە گیانیان لە دەستدا هەروەها یەکێکیان خوێندکار بوو کە بۆ بەسەردان چوو بووە ئەو بەشە ناوخۆیە بە میوانی لەوێ بووە ئەویش دیارە بەپێی هاوڕەکانی کە باچی لێوە ئەکەن ئەو قوتابیە ویستویەتی کە پشیلەکەی ڕزگار بکا لەوێ کە بە دوای پشیلەکەیدا ڕۆیشتۆ بەڵام بەداخەوە کە خۆی لەوێ بۆتە قوربانی پشیلەکەش بە سەلامەتی ماوەتەوە. هەروەها یەکێکیش لە قوربانیانی تر کە لە هەمان تەقینەوەی غاز لە گەڕەکی گرێباسێک کە بۆ قوربانی هاوڵاتیەکی بەڕەگەز عەرەبە. دیارە تەواوی قوربانیەکان ئەمڕۆ سێ پۆلیسەکە کە یەکێکیان جێگری بەڕێوەبەری بەرگەری شارستانی دهۆک بوو و یەکێکیان پۆلیسی بەرگری شارستانی بوو تەرمەکانیان لە گۆڕستانی شاخ لە پارێزگای دهۆک بە خاک سپێردران ئەوانی تریش بەرەو شوێنەکانی خۆیان گوازرانەوە. دیارە ئێوارەی ئەمڕۆ باس لەوە کرا کە هاوڵاتیەکی تر کەشتر لە بریندارەکان کە گیانی لە دەستدا بێتن بەڵام تەندروستی هەواڵەکە ڕەتەکاتەوە هیچ لەو بریندارانەی تر گیانیان لە دەست نەداوە ژمارەی قوربانیان و ئەوانەی گیانیان لە دەستداوە تەنها 5 کەسەوە. هەروەها بە پێی و زانیاریانی کەوا ئێمە لە تەندروستی دهۆک وەرمان گرتووە ئەڵێ 37 کەس لەم قوتابیانە بریندار بوون کە بەشێکی زۆریان برینەکانیان سووک بووە بەهۆی سوچی برینەکەیانەوە ڕەوانەی ماڵەکانیان کراوە. ئێستا تەنها 4 هاوڵاتی لە نەخۆشخانە خەوێنراون و باری تەندروستی دویان ناجێگیرە. دیارە ڕووداوەکە بە جۆرێک بووە کە وەک باسی لێوە ئەکەن ماوەی 3 ڕۆژ بووە لەم بەشە ناوخۆیە کە غازی LPG لێدانرابووە. غازەکە بڵین لەبەری ڕۆیشتووە بۆتە هۆی ئەوەی کەوا ئەم غازە بێتەوە نێو باڵەخانەکە و ئەم کارەساتە گەورەی شەوی ڕابردووی لێ بکەوێتەوە. بە پێی و زانیاریانی کە دەست ئێمە کەوتووە نیو کاتژمێرێک بەر لەوەی کە تەقینەوەکە ڕوو بداتن غازەکە بتەقێتەوە لە نێو بەشە ناوخۆیی غازی خەلاص بووە غازیان هێناوە تیان کردوتەوە دەم غازی LPGیان جارێشتر هێناوە بەڵام ئەمە کارەساتی بە دوای خۆیدا هێنا کە بۆ هۆی گیان لە دەستدانی 5 لە خوێندکاران سەرجەمیان لەناو بەشە ناوخۆیەکەدا بوون یاخود خوێندکاران لە گرتە ڤیدیۆیەکان دەردەکەوێت هەندێکیان تەسویران کردووە لە دەرەوەن بۆچی لە دەرەوەن زانیویانەکە مەترسی لەسەر تەقینی غازەکە هەیە. کارزان پرسیارەکەتە گەر دووبارە بکەیتەوە لێت حاڵی لە ڤیدیۆکاندا دەردەکەوێت لە تۆمارەکاندا دەردەکەوێت بەشێک لە قوتابیان لە دەرەوەی داخلیەکەن بەشە ناوخۆیەکەن بەر لەوەی کە بیناکەکە گەڕ بگرێت و سیستمی غازەکە بتەقێتەوە. پێشتر ئەوان زانیویانەکە کێشە و گرفت لە سیستەمەکەدا هەیە. دەمەوێت بزانم لە کاتی تەقینەوەکەدا خوێندکارانی بەشە ناوخۆیەکە سەرجەمیان لە ناو بیناکەدا بوون یاخود بەشێکیان هاتوونەتە دەرەوە. بێگومان کارزان پێشتر زانیویانە کە غازی لێوە هاتووە چونکە وەک ئاماژەی پێ ئەدەن ئەمە ماوەی 3 ڕۆژ بووە کەوا غاز ڕۆیشتووە و هەستیان بە بۆنی کردووە و شەوی ڕابردووش هەستیان بە بۆنی کردووە بەڵام وەک بەرگەری شارستانی دهۆک ئاماژەی پێ ئەداتن کە هاوڵاتیان کەم تەرخەم بوونە لەوەی کەوا زوو بەرگری شارستانی ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەم ڕووداوە نەخوازراوەی لێ نەکەوێتەوە. بەرگری شارستانی دهۆک ئاماژە بەوە داتن کەوا 1000 شوێنی
تر هەیە کەوا ئەم سیستەمەی غازی لێدانراوە کەمە ئەم شوێنانە سەلامەتیان نییە بۆ هاوڵاتیان باس لەوەشە کاتن کەوا پشکنینیان بۆ 100 شوێن کردووە تەنها لە 1000 شوێن 100 جێگا پشکنینی بۆ کراوە ئەم بوتڵە غازەی کەوا LPG تیا بووە تانچی غازە 1700 لتر غازی تیا بووە کە تەقیوەتەوە شەوی ڕابردوو هەروەها بەرگری شارستانی ئاماژەبەوە کە شوێن هەیە شوێنی وا هەیە 10 تەن غازی لێیە ئەمە ئەگەر بێت و ڕووداوی نەخوازراوی هاوشێوەی لێ ڕوو بداتن ڕەنگە کارەساتی گەورەتری بەدوا بێتوە هاوڵاتیانی سەنگەڕەکێک ببنە قوربانی دیارە بەهۆی ئەم ڕووداوەوە کە ڕووی داوە شەوی ڕابردوو باڵەخانەی بە شەناوخۆیی قوتابیان بووەتە هۆی داڕمانی و هەروەها 4 دوکان زیانی بەرکەوتووە لە شوێنەکە هەروەها 6 ئۆتۆمبیل کەوا 2 ئۆتۆمبیلیان ئۆتۆمبیلی پۆلیس بوونە هەروەها دەخانووی هاوڵاتیانیش زیانیان بەرکەوتووە کە زیانی زۆر لەو دەخانوە بەر 3 خانووی هاوڵاتیان کەوتووە بەڵێ کارزان ئەمە زانیاریەکان ئازاد دەمەوێت بزانم کە هۆکاری سەرەکی تەقینەوەی سیستمی غازەکە چی بووە لەوێدا لە هەوڵی چاکردنی دابوون یاخود خوێندکارەکان نازانم ینی هۆکاری دەستپێکردنی کەڵپەکە چی بووە و هێزەکانی پۆلیس لەو کاتەدا چیان کردووە لەوێ ئەگەر زانیاریکدا کارزان هۆکاری سەرەکی تەقینەوەی غازەکە وەک ئاماژەم پێدا ڕۆیشتنی غاز بۆ لە تانچی غاز چونکە وەک ئاماژەی پێدا بەرگری شارستانی پێشتر نیو کاتژمێرێک پێش ئەوەی کە غازەکە بتەقێتەوە غازی نوێیان لەم تانکە کردووە ئەمە شوای کردووە کە غازەکە بڕواتن و بێتەوە نێو بینایەکە بە شەناوخۆیەکەمە وا بکاتن کە غازەکە پەنگ بخواتەوە و ئاگری لێ بکەوێتەوە بەهۆیەوە ئەم تەقینە گەورەی لێ بکەوێتەوە ئەم سیستەمە کە سیستەمێکی نوێ دانراوە تازە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک سەرکەوتوو نەبووە ئەمەوە ئەکاتن کە بەرگری شارستانی بە دوواداچوونی جدی بکاتن بۆ ئەوی هاوڵاتیان سەلامەت بن لە ڕووداوی هاوشێوە نەردراوی پێام ئازاد و مەراوەی لە دوهۆکەوە سوپاس بۆ زانێرەکانی تۆ